ناوی بەڕێزێ؟ حسام؟ کاک حسام خەڵکی کوێ؟ من تورکمانم. تورکمانی لە هەولێردا دەنیشی؟ باشە بە چ کارێکە سەرقاڵی؟ لێ لە یشتێکم فامی مڵ ئەوە بۆ خوڵقم ناکە لەی دانیشە دانیشم باش لە ئوتێل سپاس دەکەم بەچیەوە سەرقاڵی لە ئوتێل کار دەکەی؟ لە ماری لێرە مارم هەیە ئێرە دانیش ماڵت لە هەولێرە لێرە دانیشی لە ئوتێلیش کار دەکەی؟ لە ئۆتێلیش ناکەم لە فامیلی مۆڵیش دەکەم ئەو خواردنی مەطعەمەوەی لەولایە لە فامیلی مۆڵ ئیش دەکەی زۆر باشە لە شو ساغ بێ ئیش و کار چۆنە؟ زۆر باشتر ینی باشە ئیشەکەتان ئاسانە؟ والله قرص بس مشكلة إني اعتيادي ليش مجبورة جاي ناو فاميلي مول خوشة بيزار نابن والله بازار وروزني أنا والله علم بيزار نابن بيزار نابن نا بيزار نيا زۆر چاکە لە شتان ساغبێ پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکەت زانی دەبێتە خاوەن خەڵات وەڵامەکە نەزانی دەبێت شتێکی خۆشم پێشکەشکەی باشە؟ چیم پێشکەشەکەی با لە ئێستا ڕێکەوین والله زۆر گۆرانی؟ نا ئەی چی؟ وخڕیت نییە بەس يعني حەزم نییە لەوەی هیچم پێشکەش ناکەی؟ نا ئەی تۆڵی شتێ پێشکەشەکەم والله يعني كمل گۆرانێکی کەمێکی زۆر کەمە دەبێ زۆر گۆرانێکی کەمم بۆ دەڵێیت باشە پرسیارەکە لێ دەکەم یەکەمین ئەندام لە لەشی مرۆڤدا کە بەرگری دەکات چه ئەندامێکە؟ کاتێک ڤایرۆسێک نەخۆشیەک دێتە لەشمان یەکەم ئەندام کە بەرگری دەکات چه ئەندامێکە؟ نازانی؟ ئاسانکاریت بۆکەم پێست خوێن مێشک خوێن ئەکیدی؟ ئەکید نییە بەس باشە هاوکاری تەکەم بیگۆڕە خوێن نییە؟ دوای جارێکی قسەی ئەوسەیەکە یەکەمین ئەندام لە لەشی مرۆڤدا کە بەرگری دەکات چه ئەندامێکە؟ پێست خوێن مێشک مێشک؟ ئەوش نییە ئەندامەوە نییە یەکەوە پێست خوێن مێشک وەڵامێکم بەرەوە پێستکەوە نییە پێست؟ دڵنیایت؟ دەستخۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم پێ بدەن ئەو خەڵاتی تێکساس چیکنە بۆ تۆ باشە دەچی لێ بە فرینان دەخۆیت سپاس مەمنونم باشە سپاس بۆ بەشداریکردنە دەستە خۆش بێ زۆر سپاس